جەنابی دکتۆر بابزانین لە کێوە ئێوە ئاشنا بوون بە قورئانی پیرۆز و لە کێوە دەستان کردووە بە ئەم بوارە جوانە و کەی هەستان بە خۆتان کرد کە الحەمدولیلا سەوتان شیا و گونجاوە بۆ قورئان خوێندن؟ طبعا من سەرەتا لە کە پێشەوەی بچمە قوتابخانە بابم سەید نووری بە ڕەحمەت بێ هەر لەو منتیقەی ئیسکان لە کەرکووک بووم قورئان خوێن بووم. ئەم بینی زۆر جار بەیانیان کە چاوم هەڵهێنا من گوێم لە بابم بوو، من و دکتۆر محەممەد ئیبراهیم دکتۆر محەممەد بازیانی هەموو باسیێوان چاومان هەڵهێنا الحەمدولیلا ئەم یەک لە فەزڵەکانی خوای گەورە لەسەر ئێمە. بابمان الحەمدولیلا ئینسانێک بوو حرکاتی ئیخوان زۆر خۆشەویست، حرکاتی ئیخوانی عالەمی کە چاومان هەڵهێنا لە عالەمێک کە ئاوا دەرچوین دژایەتی دین نەبوو، یعنی هەر لە بیدایەتەوە قودسیەتی دینمان لەلا بوو، قودسیەتی دوعاتمان لەلا بوو. ئەمانە ئەوەش فەزڵی خوایە الحەمدولیلا زۆر زۆر ئەناڵێم ئەوە زۆر مهم بوو. سوپاسی هەتا ژیانم ماوە سوپاسی خوای گەورە بکەم تاو نابێت لەسەر ئەوە. چاومان هەڵهێنا مەبەستم بە پرسیارەکەی چاومان هەڵهێنا بابم قورئان خوێن بوو. بەبیرم دێ بابم مەزار ڕەحمەتی لێبێ لەگە مردوو ئێوەشا مەقامی ڕەستێ خوێند، مەقامی ڕەست، يعني بلين بون منا استهلاويك خين من يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. بمنا مطايف ما شاء الله زمنو دكتور إبراهيم وخشكا كان متأستا أو الباب ما لم يشتنا نما نزاني مقامي رستا دواي كجورب ومتسمنا عالمي مقامات وقراءات سيرم كلو باوكم رستي خوشي نيزاني والرستا بابني